ئەمڕۆ تەرمی ئەفسەرێکی سەر بە وەزارەتی پێشمەرگە هێنرایەوە شاری کۆیە کە ماوەی هەفتەیەک لەمەوبەر شەوێک تەرمەکەی بە سووتێنراوی لە بینایەکی چۆڵ دۆزرابەوە. ئەمڕۆ خانەوادە و کەسوکارەکەی تەرمەکان هێنایەوە و لە شاری کوێ بە خاچیان سپارت. دیارە لە ئێستادا و هەر لە دوای دۆزینەوەی تەرمەکەی لەلایەن تیمەکانی پشکنین و بەڵگەی تاوان کاری لەسەر کراوە. لە ئێستادا سەرەداو هەیە بۆ دۆزینەوەی ئەو کەسانی بەم تاوانە هەڵساون. تەرمەکەی لەسەر ڕێگای هەیبە سوڵتان بینایەک باڵەخانەیەک دروستکرا بوو بۆ مەلەوانگە بە ناتەواوی بەجێ هێدراوە. ئێستادا کاری لێ ناکرێت و چەند ساڵێکە کاری لێ ناکرێت. شوێنێکی چۆڵەوانیە، بۆیە بە دەرفەتیان زانیوە بردویانەتە بۆ ئەم شوێنە و پێدەچی هەر لەو شوێنەش سووتێنراوێت. تاکو ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە، بەڵام سەرەدا و لەبەر دەستدایە کاری لەسەر دەکەیت. لە ئێستادا هیچ زۆرە زانیاریەکمان لەبەر دەستدانیە کە هۆکارەکەی چیە، بەڵام لە داهاتوودا دیارەکاری لەسەر